ئیفرازی سێ ناوی گەورەترین پرۆژەیاوی هەرێمی کوردستان و عێراقە کە لەلایەن ئەمریکیەکانەوە بۆ چارەسەرکردنی کێشەی بەیاوی شاری هەولێر لە ساڵی 2006 کرایەوە و تا ئێستا بەبێ هیچ کێشەیەک لەلایەن ئەندازیارە کوردەکانەوە بەڕێوە دەچێت. ڕووباری زەیگەورە لەگەڵ بارانباری ناوەکەی لێڵ و لیخن دەبێ و بۆ چەندین ڕۆژ ڕوو نابێتەوە. ئەو ڕووبارە لێڵەی ئێستا دەیبینن تینوێتی هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی پێدەشکێت. خواردنەوەی ئەو ئاوە بە ماسانیە نییە و نزیکەی 60 کەس لە پرۆژەی ئاوی ئیفرازی سێ ڕۆژ و شەو خۆیان ماندوو دەکەن تا قوڕاوی ڕووباری زەیگەورە ڕووناک بێتەوە و ئەو ئاوەی ئێمە دەیخۆینەوە دەبێتە ئاوێکی خاوێن و پاک بە گوێرەی ستانداردە جیهانیەکان. سەرچاوەی ئەو پرۆژەیە بریتیە لە زەیگەورە، ڕووباری زەیگەورە. ئاو لە ڕووباری زەیگەورە وەردەگیرێ بە چەند پرۆسەیەکدا تێدەپەڕێت و پاک دەکرێتەوە. سەرەتا ئێرە پرۆسەی یەکەمە. ئاو دێتە بەشی سکرینینگ، لێرە سکرینینگمان هەیە، هەر شتێکی قەبارە گەورە لەگەڵ ئاو بێ لێرە گیر دەبێ نالێ بێتە بەردەم پەمپەکان. لێرە عەود پەمپمان هەیە، توانای هەر یەکێ 2300 مەتر سێجا لە کاتژمێرێک لە کاتی ئاسایی 5 پەمپ تەنها 5 پەمپ بەیژێ خسترێ. ئەو ئاوە لەو بەشە ڕادەکێشێتە ناو پرۆژە بۆ چارەسەرکردنی. ئەوەش پەمپەکانمانەوەی گوتمان پەمپین تێکن، عەودانەنە، دویان ستاندبایە، پێنجیان ڕەنینگن، پەمپی کواڵیتی بەرزن، کۆنتڕۆل مۆتۆر کۆنتڕۆل پەنێڵەکانیان لە جێری ئەیبیبینە کەوا فول ئۆپشنیان تێدایە و بە سیستەمی PLC ڕەبت کراون، چاودێری بە بەردەوام چاودێری دەکرێن. ئیفرازی لە چی هاتووە؟ لە دێ ئیفراز هاتووە. دەیەک هەبووە لێرە نزیک ئێرکوانەیە ناوی ئیفرازە. ئیتر ئەو پرۆژانەی کە دروستمان کرد پرۆژەی ئاوی ئیفرازی 1 و 2 سێمان لێناون. ئەم سێ پرۆژەیە ئاو دابین دەکەن بۆ شاری هەولێر. ئەو شوێنەی ئێستا ئێمە لێ وەستاوین، ئەگەر لەگەر هەولێر بەراوردی بکەین، هەولێر 130 مەتر لێرە بەرزترە. یعنی واتە ئێرە شوێنەکەی زۆر نزمە، هەولێر 130 مەتر لێرە بەرزترە. واتە ئەو ئاوەی ئێستا ئێمە لێرە دروستی دەکەین دەبی بۆ بەرزایی 130 مەتر بینێرین بۆ شاری هەولێر. ئەو بەرزاییەش کە ئاوەکە دەنێری حتمما پێویستی بە ترومپای زۆر گەورەیە، ترومپای وەکو بڵێن عملاقە، پێویستی بە کارەبایەکی زۆر هەیە تاکو بتوانین ئەو بڕە ئاوە کە لە سەعاتێکدا 10 ملیۆن تەنە، واتە 10 ملیۆن تەن ئێمە ئاو بەرهەم دەهێنین لە سەعاتێکدا، ئەو ئاوا دەنێرین بۆ ناو شاری هەولێر بۆ ئەوەی دانیشتوانی شاری هەولێر سوودی لێ ببینن. ڕۆژانە چەندین جار کارمەندانی بەشی تاقیگە پەرداخێک لە ئاوی ڕووبارەکە هەڵدەگرن و دەیبەنە تاقیگە بۆ دیاریکردنی پلەی پیسی و چەپەڵی ئاوەکە. ئەو پرۆژەیە وەکو ئاماژەم پێکرد لە ساڵی 2006 کە دروست کرا، ئەمریکیەکان تەبعاً کۆمەڵێک پرۆژەیان لە بەرنامەدا بۆ دروستی بکەن. یەک لە پرۆژەکانی کە نزیکەی هاوشێوەی ئەو پرۆژەیەکیان لە ناسریە دروست کرد. پرۆژەکەی ئەوان هەتا ئێستاش نەکەوتە ئیش. خۆشبەختانە ئەو پرۆژەی ئێمە لە ساڵی 2006ەوە هەتا ئێستا زۆر بەڕێکی زۆر بەڕێک و پێچی ئیش دەکا. ئەوەش اعتمادمان کردیتە سەر ئەو ستافانەی خۆمان لە ئەندازیارەکان، لە فەنیەکان، هونەریەکان، لە کیمیاویەکان، لە بایلۆجیەکان، یعنی کە ڕۆژانە ئەوانە لێرەنە شەو و ڕۆژ شەو نخون دەکەن بۆ ئەوەی ئەو ئاوە لێرکوانە دابیر بکەن.
ئەو شوێنێکی ئێستا لێرێنە پێی دەوتێت کلاریفایر واتە عەوزی نیشتن ئەوەش قۆناغی سێمی پاکردنەوەی پرۆستەکانی پاکردنەوەی ئاوە لە دوو عەوز پێک دێ عەوزێکی ناوەندی بچوو لەگەڵ عەوزێکی ڕووی دەرەوەی ئەو عەوزی ناوەندی ئێرە بچووک لێرە کالێکی کیمیایی ڕوو دەدە لە بێنە ئەو موادی کیمیاوانێک ئێمە لە ئاوی ڕۆوەتەرەکەمان کردو ئاوە خاوەکەمان کردووە کە کردداری مەی لێرە ڕوودەدا لێرەش کردداری نیشتن ڕوودەدە لەولای بۆیە دەبینیت جیاوازیەکی زۆر هەیە لە ئاوی ئێرە و لە ئاوی ئەو لێوارە لە لێواری عەوزەکەش ئاو پاکەکە کۆ دەبێتەوە هەر دەکلاریفایر دەچێتە بەشی فلترات کە بەشێشترمانێ پێی دەوتێت فلترات واتە پاڵاوتن چەند زاریانەیەک لەسەرەوە عەوزانە جۆ عەوزانە قوڵایی 8 مترە توانای قەبارەیی 10,000 متر سێجایە لەگەڵ تیرەشی 40 مترە و دانشمان لێرەیە و لە دواوی بەشی فلترات دێ. ئەو ئامێرانەی ئاوی حەوزە گەورەکان خاوێندەکەنەوە هەمیشە بۆ ماوەی 24 کاتژمێر لە کارکردن ناوەستن. لە شەو ڕۆژێکدا 48 جار دەسوڕێنەوە تا قوڕا و لێڵی لە ئاوەکە بگرن. پاژە و قۆناغا ئاوەکە لە ڕێیبۆری گەورەوە بۆ بەشی فیلتەرات دەگوازرێتەوە. قۆناغێکی تری خاوێنکردنەوەی ئاو قۆناغی کردداریشتنی پێچەوانەیە کە ڕۆژانە بۆ ئەو فیلتەرانەی چاپاڵن بەڕێوە دەچێت. ئەم قۆناغە بە ئاوی پاک و هەوا و کۆنتڕۆڵکردنی حەڵق و فڵ دەست پێ دەکا کە هەر فیلتەرێک هەیەتی. کردداری باگۆشیگە کردداری شوشتنی پێچەوانە لێرە ئێستا ئەنجام دەدەین کاوەش بریتە لە پرۆسەیەکی ئۆتۆماتیکی بەچەند قۆناغێکدا تێدەپەڕێ کاتێکەوە فیلتەرێک پیس دەبێت پێویستی بە شوشتنە ئەو کردارە ئەنجام دەدرێت بە کۆنتڕۆڵکردنی عەفق قفڵ کە هەر فیلتەرێکەیەتی و هەروەها بەکارهێنانی ئاوی پاک لەگەڵ هەوا سەرەتا قفڵی بەتاڵبوون دەبێتەوە کە ئەو ئاوە زیادە لە ناو فیلتەرە بەتاڵ دەبێت پاشان کۆمپرێسەر بەکار دەکەوێتن لەگەر پەمپی لۆڕەی بۆ ماوەی 10 دقەیەک تاکو ئەو ئاو پاک بکاتەوە پاش ئەوە ئەو دوو پەمپە دەوەستن پەمپێکی هایرێت بەکار دەکەی بۆ ماوەی 20 دقە ئەو فیلتەرە ڕملێک و ئەنتراسایتێک لەم فیلتەرە هەیە دەشورێتن و پاک دەبێتەوە دووبارە دەخرێتەوە کار ڕۆژانە چەندین بۆ چەندین فیلتەر ئەم کارە ئەنجام دەدرێت. طبعا ئێستا ئەوەی ئێمە لەو شوێنە ڕاوەستاون ئەوە پرۆژەی ئاوی ئیفرازی سێیە کە لە ساڵی بەرێن کۆتاییەکانی هەمووی لە ساڵی 2015 بوو. ئەو پرۆژەیە کەشتەمەشا دەکەن ئەمە پرۆژەی ئاوی ئیفرازیەکە ئەوە لە ساڵی 1969 تەواو بووە ئیش دەکاتن ئەمەش خزمەتێکی گەورەی ناو شاری هەولێر دەکرا بەڵام قەبارەی بچووکترە ئێستەمە تەمەشا دەکەین تەنها دوو کلاریفایەرە تاقەی ئینتاجی 1500 متر سێجایە لە سعاتێک ئێستاش ئەوە هەندێک ئەو مەوادەی بەکار هاتیە لە ساڵی 1969 مەوادی مزەخاتی KSB هەتا ئێستا ئیش دەکە وەکو خۆی ماوەتەوە یعنی ڕەنگە ساڵانە ماگانە ئەگەر پێویستی بەستیانەیەکی بچووک بێ دەنە مزەخەکان و پەمپەکانی هەر وەکو خۆی ماتەوە ئیش دەکاتن ئەمە زیاتر ئەو بۆ ناوەڕاستی شاری هەولێر دەنێریتن لەگەر بەشێکی پێشەوەی شاری هەولێر کە پێدەوترێ گەڕکی عارەبان بەڵام بەڕەخۆشی لە خۆیدا ئەوە یعنی سۆزێکی تایبەتمان هەیە بۆ ئەو مەشروعە لە ساڵی 1969 دروست کراوە بە دیزاین و تەکنیکێکی ئەو وەختی بەڵام خۆشبەختانە هەتا ئێستا ئیشکردنەکەی هەر وەکو جاران ماوەتەوە تەنها یەک شتمان لەگەر کرد کە باسی ئەو فتەرانم لۆ کرد ئەو ڕملەکانی نوێ بەکارماهێنا کە کەفاءەی زیاد دەبیتن طبعا بەواسطەی ئەو فلتەرانەی ئەو ڕملانەی کە بەکارمان هێرا لێرە بە هەمان شێوە ئەوەمان نۆژەن کردەوە. هەر لە سەرەتا دەست بەدەوامکردنمان دێن تەماشای هەموو شوێنەکان دەکەین کە ئەو شوێنانەی پێویستیان بە چاکردنەوە و یان عتەڵێکی گچکەی هەیە یان حتا ئەگەر بێت و گەورەش بێتن ئێمە یەکسەر تیمی چاکردنەوەمان هەیە دوو تیمی چاکردنەوەی میکانیکمان هەیە تیمی چاکردنەوەی کاربامان هەیە ڕاستەوخۆ
ڕاستەوخۆ دەچینە شوێنی عتەڵەکە و دەست بە چاکردنەوە دەکەین هەروەکو ئەو ڕۆ ئێستا مەلەو قاعلەی دانیشتنە قەعی شەبە میکسەرەکانی شەبی لێیە کە هاتین ئەو ڕۆیەک لە میکسەرەکەمان تەواو نەبوو دەستمان یەکسەر هاتین تەماشامان کرد کردمانەوە و بە پێی توانای خۆمان چامان کردەوە. ئەوکە دەبێتە قوڕاو یعنی بڕێکی زۆر شەممان دەوێت کە پێویست دەکاتن بۆ پاکردنەوەی ئاو چونکە ئاوی قوڕاو بە شەم دەبێت پاک ناکرێتەوە. لە بەشی پاڵاوگەکان پلەی توانایی و پاڵاوتنیاوەکە نیشان دەدرێت کە ئاخواوەکە گەیشتۆتە ئاستی ستانداردی جیهانی یان نا. ئەو بەشی ئێستا لێرەینا پێی دەوترێت فلترێشن گەلەری ینی بەشی ژێرەوەی فلترات پاڵاوگەکان کە 20 پاڵاوگەی وەک باسمان کرد 20 فلتەرە لێرە هەر فلتەرێک قوفڵی هەیە کەوا لە کردداری شوشتنی فلتەر بەکاردێتن و هەروە چەندین جیهازی ئەلکترۆنی تر لەسەر هەر سێڵێکی فلتەر هەیە بۆ نمونە تێربیدیتی میتر لەسەر هەر سێڵێکی فلتەر تێربیدیتی میتر هەیە کەوا ڕێژەی لێلیەتی ئاوت بۆ دەپێورێ. بۆ نمونە ئێستا لە گوێ لەو تێربیدیتی میتەری ئەو سێڵەیە دەبینین 1.4مان بدۆخێتە 14 لە سەدا دەخینەوە 1.1 کەوا ڕێژەیەکی زۆر کەمە بە گوێرەی ستاندەردی جیهانی WHO مرۆڤ تاکو 5 NTU بخواتەوە شتێکی ئاساییە کەچی دەبینی لێرە ئێمە 1.1مانەیە کەواتە ئێمە لە ژێر ستاندەری نێودەوڵەتیش کار دەکەین لە کاتێک کەوا کە وەکو ڕۆژێکینە ئاستایی وەکی ئەوڕۆکەوە تێربیدیتی تاکو 4000 هەستاوە کە متوانیمانە بگەینی 1.1 کاوەش بەڕاستی سەرکەوتنێکی زۆر و ڕێکە و هەروە توانای پرۆژەکە بە دیاردەخی لە پاڵاوکردی لە پاڵاوتنی ئاو. قۆناغی کۆتایی پاکردنەوەی ئاو قۆناغی پاکردنەوەی ئاوە لە بەکتریا و میکرۆب کە بۆ مەبەستە کلۆر بەکاردێنن تا میکرۆب و بەکتریاکانی ناو ئاوەکە بکوژێ. ئاوی ناوماڵانیش بە ڕێژەیەکی کەم کلۆری تێدایە کە ئەگەر هات و میکرۆبیان بەکتریایەکی لە ناوبۆری ئاو تێکەڵ بوو کلۆرەکە بیکوژێ و ئاوەکە ئاوێکی تەندروست و خاوێن بێ. ئێستا ئەو دوو بۆڕیە بریتینە لە ڕۆوەتەر واتە ئاوی خاو لە ڕووبارەوە دێنە ئەو بەشەکە پێی دەوترێ راپید میکس واتە تێکەڵکردنی خێرا لێرەش موادی کیمیاوی تێدەکرێت بۆ چارەسەرکردن. تیرەی هەرێکێشیان 32 ئینجا توانای هەردووشیان نزیکەی 12000 متر سێجا ئاوە. دوای دوو ڕۆژمانەوەمان لەگەڵ ئەندازیارانی ئاوی ئیفرازی سێ بە شوێن وەڵامیە و پرسیارەوە بووین کە ئایا ئەو ئاوەی لە ڕووباری زەی گەورە بە چەندی قۆناغ دەگاتە هەولێر ئاوێکی خاوێنە یان نا و ئەو ئاوەی دەیخۆینەوە بە گوێرەی ستانداردی جیهانی چەندە پاک و خاوێنە. ئێستا توربیدیتی ئاوەکە 4080 بوو تقریبان ئێستاش ئاوە پاکەمان وەرگێت ئێستا چەند فەحسی دەکەین زانین توربیدیەکەی چۆنە.
پاشەوەی کە ئاوە پاکەکەمان فەحس کرد دوای ئەوە فەحسەشی دیشمانەیە کلۆرکەوە کلۆرەکەی پێ فەحس دەکەین وەچی کلۆرەکەشمان تەواو کردە جار فەحسەشی دی هەیە کە بەم کلۆژەرانە بزانین بە ئاوەکە بەکتریای تێدایە یاخودنا کە بۆ 24 ساعت دەردەچی سواز بۆخوا ئاوی ئێرە زۆر پاکە زۆر کەم بەکتریایە تێدا نییە. پاژماوە و چڵکاویە و ئاوەی خاوێن دەکرێتەوە لە ڕێی بۆریەکی گەورە دیسان دەڕژێتەوە ناو ڕووباری زێی گەورە.